بەشی یەکەمی باس زیاد خێزان بریتی نییە لە چەند کەسێک بۆ مەبەستێک و ئامانجێکی کاتی لێکرا و ئاماژە بە چارەسەری کرا وەکو ئامان ناتوانێت ئاستی ئاژەڵی بوون تێپەڕێنێت و زۆر و ئیباداری ئینشاءڵڵا بتوانین چەند خولێکەکەمە هیچ شتێک سەر و ئیزافەیە لەسەر خەرمانی جارێکی تر من بە خراپی هەموو لایەکانەکەم و هەروەها بە خێرهات هاوسۆزی ئەکرێت تایدا پاڵپشتی یەکترن مافی تاکەکانی ناوخێزان پارێزە و هەروەها لە ئەخیرشەوە باسی یاساکەین و یاسا بەکارەکان لە وڵات و هەرێمان نان بە هەڵەی خۆمان بە تایبەتی ئەندامانی خێزان چارەسەرکەین چونکە وا نەکەین ژیان